لە خۆمانەوە هەر ئازارێکمان هەبوو یەکسەر دەرمانی ئازارشکێن بەکار بێنین؟ معقولە ئاوە لە ڕۆزانستیەکە؟ بێگومان نەخێر. ئەمە فارماکۆلۆجیە، ئەمە کتێبی دەرمانزانیە یا دەرمانناسی. ئەمە بەشەکە لە خوێندنی پزیشکی زۆربەی بەشە پزیشکیەکان، پزیشکی گشتی، دەرمانسازی، پزیشکی ددان، پەرستاری، فیزیۆتێڕەپی، نەخۆشیەوانی، هەرچی بەشی پزیشکی هەیە دەرمانمان فێر دەکات. یەکێک لەو بنەما زۆر سەرەکیانەی کە پرۆفیسۆر دکتۆر کاوەدزەیی کە پرۆفیسۆری دەرمانزانیە، یەکێک لە کەسایەتە پزیشکە گەورەکانی کوردە لە سەر ئاستی جیهان بەشێکی گشتی نەکتەنیا لە کوردستان، فێری کردین کە دەبێت بە خەڵک بڵێین و بە نەخۆشەکان بڵێین بەگشتی بێگومان بە هەموو مرۆڤەکان بڵێین کە نابێت ئەم گەدەیە بکەیت بە شوێنی دەرمانی ئازارشکێن. باشە، ئەی چی بکەین بۆ ئەوەی لە کاتی پێویستدا دەرمانی ئازارشکێن بەکاربێنین و کەمترین زیانیشی هەبێت؟ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە پزیشکێکی دەرمانسازم لەگەڵدایە، دکتۆر پڕژە فازڵ، پزیشکی دەرمانسازی لە سلێمانیەوە هاتووە. با بفەرموێت. دکتۆرە بەخێر بیت. چۆنی ئەحواڵت؟ بفەرموو. زۆر سپاس، زۆر بەخێر بیت. بەخێر بیت. زۆر سپاس. لە خۆمانەوە دەرمانی ئازارشکێن بەکاربێنین؟ بەدڵنیاییەوە نەخێر. باشە. دەرمانی ئازارشکێن یەکێ لە بەناوبانگترینیان کە ئەمڕۆ دەمانەوێت سەرنجمان لەسەری بێت پاراسیتۆڵە یا پاراسیتامۆڵ. ئەمە چییە؟ بۆچی خەڵک لە خۆیانەوە زۆر بەکاری دەهێنن؟ زۆر باشە. بە شێوەیەکی گشتی ئەگەر باسی ئازارشکێنەکان بکەین ئەتوانین دابەشیان کەین بۆ چەند کۆمەڵەیەک کە کۆمەڵەیەکەم پاراسیتامۆڵ و ئازارشکێنە ناستیرۆیدیەکانن کە ئەم کۆمەڵەیە ئەکرێت بەبێ ڕەچەتەی دکتۆر بەبێ گەڕانەوە بۆ دکتۆری پسپۆر بەکاربهێنرێ. بۆیە زۆرترین ئەو هەڵە پزیشکی کە ڕوو ئەیات ئەو زیاد لە پێویست بەکارهێنانی کە ڕوو ئەیات لەم کۆمەڵەیە ئەبێت لە کاتێکا جۆرەکانی کە پێویستە بگەڕینەوە بۆ پزیشکی پسپۆر. لە کوردستان ئەو جۆرانەیشی کە دەبێت بگەڕینەوە بۆ پزیشکی پسپۆر و ڕەچەتەی پزیشکی پسپۆر بێت لە کوردستان ئەوانەش لە خۆیانەوە وەرناگیرێن، خەڵک وەری ناگرێت لە خۆیەوە، نایکرێت لە دەرمانخانە تا ڕادەیەکی زۆر باش کۆنتڕۆڵ کراوە لە ئێستایا و بۆ شێوەیە نییە. باشە. پاراسیتامۆڵ چیمان بۆ دەکات؟ یەکێکە لەو دەرمانەی کە سەر بە کۆمەڵی دەرمانە ئازارشکێنەکانە کە بەکاردەهێنرێ بۆ کەمکردنەوەی ئازار و هەروەهاتە ئازارەکان ئەکرێ ئازاری سەر، ئازاری ماسوولکە، ئازاری جومگە، ئازاری دان، پشت، سووڕی مانگانە یاخود تەنانەت لە کاتی پەتای وەرزی و توشبوون بە پەتای وەرزی بەکارێنرێ و هەروەها بۆ تاش. چیمان بۆ دەکات؟ چیمان بۆ ئەکات؟ کار ئەکاتە سەر سنتەری ڕاگررتنی هاوسەنگی گەرمی لەش لە دەماغ لە ڕێگەی ئەمەوە گەرمیمان بۆ کۆنتڕۆڵەکە و هەروەها کار دەکات ئەگەر تامان بەرز بێتەوە دایدەبەزێنێ. باشە. وەروها کار دەکات لە سنتەری وەرگرتنی نیشانە ئازاریەکان لە هەمان شێوە لە مێشک، لەبەر ئەوە ئەمەشمان بۆ چاکەکە و هەستکردن بە ئازار کەمەکاتەوانێ. کێشەکە لەوێ ماوە، بەڵام ئەو ئازارەکە نایڵێ ئاماژەکە بڕوە ئازارەکەدا. زۆر باشە. چۆن وەردەگیرێ؟ ژەمە دەرمانەکانی چۆن؟ ژەمە دەرمانەکانی چۆنە؟ پاراسیتامۆڵ بە شێوەی جۆرەها دۆزج فۆرم بەردەستە بۆ ئەوەی چارەخواز بتوانرێت بە باشترین و ئاسانترین شێوە چارەسەرەکە وەربگرێت. باشە. بە شێوەی تابلێت کەپسول و هەروەها بە شێوەی حەب کەپسول. حەبیان لە کوردی دکتۆر سعید دەڵێت دەنکۆڵە. دەنکۆڵە وشێکی جوانە بۆ حەب. دەنکۆڵە ئەتوانین بڵێ دەنکۆڵە بە شێوەی دەنکۆڵە، کەپسول، شاف، دەرزی و هەروەها شروپ بەردەستە. باشە. بە پێی ڕێنیشاندەرە پزیشکەکان بۆ کەسێکی پێگەیشتوو کە لە حاڵەتێکی تەندروستیایە واتە وەزنی لەسەر و پەنجاوی و نەخۆشی چالاکی جگەری نییە، ئەتواندرێت تاوەکو 4000 میلیگرام لە 24 سەعاتە وەکو زۆرترین دۆزی ڕێگە پێدراوە بۆ پاراسیتامۆڵ بڕوات. لە کاتێکا بۆ مناڵ ئەتوانێت 2 تا 3000 میلیگرام لە 24 ساعتە وەکو زۆرترین ژەمی ڕێگە پێدراو بڕوات. باشە. بۆی بەس ئەمە تۆزێ جەختی لەسەر بکەینەوە. واتە هاتۆ لە ماڵەوە پاراستۆڵت هەیە لەسەری نووسراوە 500 میلیگرام یان لەسەری نووسراوە 1000
ملیگرام یان لەسەر نووسراوە 1 گرام دەتوانی ئەمانە کۆکەرەوە بۆن ئەگەر 500 یەکەیە یاین دەتوانی تا 8 دانە وەربگری بەڵام ئەگەر پێویست بوو تەواوە ئەگەر 1 گرامەکە بوو واتە 1000 میلیگرامەکە دەتوانی تا 4 دانە وەربگری چکەتی تۆرە دەڵێتە 4000 میلیگرام دەتوانی وەربگری باشە بەڵام چۆن دابەشیکەین بەسەر 24 کاژێرەکەدا 500 میلیگرام پاراسیتامۆڵ ئەتوانرێ هەموو 4 بۆ 6 سعاتێک وەربگیرێتەوە 1000 میلیگرام لە پاراسیتامۆڵ ئەتوانرێ هەموو 6 سعاتێک وەربگیرێتەوەوانە باشە کەواتە 500ێکە 4 سعاتیش دەتوانانی تۆزە کەمترە ماوەکەی بەڵام ئەگەر 1000 بوو دەبێت لە 6 سعات کەمتر نەبێت باشتر وایە باشتر وایە باشە ئەگەر کەسێک ئازارەکەی هەر هەبوو بۆ نمونە ئێستا حەبێکی خواردو 1000 میلیگرامی 1 گرامی بەڵام زۆری بەسەردا تێنەپەڕیوە ئازارەکەی تۆزە هێشتا ئەزیەتی دەدا دەیەوێت دانەیەکی تریش بخوا لە کەمتر لە بۆ نمونە 2 کاژێر خراپە و نابێت باشە لە ماوەی چەند چاوەڕێی بە شێوەیەکی ڕێژەی چاوەڕێی ئەنجام بکەین باشتر وایە کە زیاتر بێت لە 4 ساعت 4 کاژێر واتە لە ماوەی 4 کاژێر ئێمە چاوەڕێی سوودەکەین کە سوودەکەی دەرکەوێت سوودی پاراسیتامۆڵ ئەگەر بە شێوەی دەنگکۆڵە وەربگیرێت لە ماوەی 30 خولەک بۆ 6 خولەکە دەرئەکەوێت لە کاتێکە ئەگەر بە شێوەی دەرزی بێت 15 بۆ 30 خولەک بە ئەکیدی دەرەکەوێت باشە ئەگەر لەو ماوەیەدا دەریش نەکەوت نابێ تا 4 سعات دیساندانێکی تر وەرگێتەوە بەڵێ ئەگەر سوودەکەشی دەرنەکەوت لەبەر هەر هۆکارێک زۆر باشە ئەوە ڕێژە ئاساییە ڕێگە پێدراوەکەیە ئەگەر لەو ڕێژەیە زیاتر وەرمانگرت و ئەمە بوو بە خوو بۆ نمونە ئافرەتێکە لە نێو جانتاکەی پاراستۆڵ هەیە یا کوڕێکە لە نێو جیرفانەکانی پاراستۆڵ هەیە بوو بەردەوام وەری دەگرێت زیانەکەی چییە؟ زیانەکەی چیە؟ باشتر وایە پاراسیتامۆڵ نەکرێت بە هاوڕێی دایمی لە جانتایە نەبێت لە گیرفانە نەبێت لەبەر ئەوەی بەهەڵە بەکار ئەهێنرێت بەهەڵە بەکارهێنانێکی نەویستانە چۆن بەهەڵە بەکارهێنانێکی نەویستانە زۆربەی ئەو کەیسانەی ئەو حاڵەتانەی کە ڕیپۆرت کراوە لەسەر ژەهراوی بوونی پاراسیتامۆڵ ئەو کەسانە بوون کە بە شێوەیەکی بەردەوامی 5 بۆ 7 گرام پاراسیتامۆڵیان بەکارهێناوە لە خلالی 24 ساعاتە لە خلالی شەو ڕۆژێکە بۆیە باشتر وایە پەنا نەبرێتە ئەوەی بە شێوەیەکی بەردەوامی بگەینە زۆرترین دۆزی بەکارهێنان باشتر وایە بۆ ئەوی خۆمان پارێزین لەوەی بەهەڵە بەکارهێنانێکی نەویستانە بکەین بەردەست نەبێت باش ئەوەشتان لەبیری بێت کە ئامانج لە بەکارهێنانی پاراسیتۆڵ بێگومان کەمکردنەوەی ئازارەکەیە بەڵام تۆ دەبێت هۆکاری ئازارەکەشت بزانی هۆکاری ئازارەکە چییە؟ دەست نیشان بکرێ چارەسەر بکرێ لای پزیشکی پسپۆر لای نۆرینگەی لاکۆڵان نا بۆیە ڕەنگە تۆ ئازاری سرت کە بەردەوام هەتە و زۆر بەهێزە گرێک بێت کە دەچیتە لای نۆرینگەی لاکۆڵان چکە و نازانێ ئەوە چییە ڕەنگە پاراستەمۆڵە کرد بداتێت تۆ شوەری دەگری ئازارەکەت کەم دەبێتەوە بەڵام دوایی کە بەخەبەر هاتی کار لە کار ترازاوە و گرێکە گەورە بۆ بڵاوبووتە بۆ نمونە دوور لە ئێوە بۆیە دەبێت هۆکارەکە دەستنیشان بکەین اینجا چارەسەرەکە شوەر بگرین باش ئەگەر لەمە زیاتر وەرگیراکە باست کرد تووشی چیمان دەکات؟ زیاتر بەکارهێنان لە پێی پێویست ئەکرێت بە ڕێژەیەک دەربکەوێت لە کۆمەڵی نیشانی سادەوانێ کە لە ئازاری گەدە و ئازاری سک و یاخود هەستکردن بە دڵتێک هەڵهاتن دەست پێ ئەکات بۆ ئەوەی بگاتە ئەوەی کە جگەر بۆستێنرێت و زیان بە کردارەکانی جگەر بگەێنێت باشە ئەگەر کاریگەری هەبوو بەسەر جگەر و بۆ نمونە تووشی سستی یا ژەهرایبوونی جگەری کردین بۆ خراپە بەکارهێنانی پاراسیتامۆڵ بە ڕێژەیەک کە زیاتر بێت لە توانای جگەر بۆ پاکردنەوەی ئەمە وا لە جگەر ئەکا کە ڕێگە پەنا بێتە بەر پەرچەکرداریکە بۆ ئەوەی لە جەستە دەری بکە ئەم پەرچەکردارانەش مەوادی ژەهراوی دەرکردەی ژەهراوی ئەبێت کە ئەم دەرکردە ژەهراویانە وا ئەکا خانەکانی جگەر بکوژێت لە کاتێکا کە خانەکانی جگەر کوژران و چالاک نەمان وەکو خۆت ئەزانی کە جگەر زۆربەی ڕێگولیشن و هاوسەنگکردنی ئەنزایمەکانی جسمی لەسەرە و چەنەها هۆرمۆن دەرئەیە ئەمە وا ئەکات کە جگەر کردارەکانی خۆی بە باشی نەکات لە نەتیجە ئەکرێ ببێتە هۆی دوور با تەنانەت مردنیش
چونکە وەکو ئەزانن جگەرێکێکە لەو ئەندامە ڕئیسیانەی سەرەکیانەی کە هاوسەنگی و باڵانسی جسم ڕاگرێ. کەواتە هەر لەبەرەوەی حەبە زەردەکە یان حەبە سوورەکە یا حەبە نازام چیەکە دراوسەکەتان وەری گرتبوو و سەرێشەکەی پێ چاک بوو یا ئازارێکی هەبوو پێی چاک بوو تۆ نابێ وەریگری، چونکە وەناش بێ بەردەوام وەریگری لە خۆتەوە، چونکە ڕەنگە سەر بکێشێ بۆ ئەوەی کە دکتۆرە باسی کرد بۆ لە کارکەوتنی جگەر. فرمانەکانی جگەر زۆر گرنگن بۆ جستەی ئێمە. زۆر باشە ئەو دەرمانە سەلامەتەش نییە کە نێو خەڵکی ئێمە باوە. ئێمە ئەیڵێن کە یەکێکە لەو ئازار شکێنانی کە کەمترین زیانی لاوەکی هەیە، بەڵام ناڵین بێزیانە. بێزیان نییە، کەمترین واتای بێزیانی نییە. زۆر باشە، ئاگاتان لەوە بوو کەمترین زیانی هەیە پاراستۆڵ، بەڵام بێزیان نییە، بۆیە ناتوانین لە خۆتەوە بەکاری بێنی و بە پێی ڕێنمایە پزیشکەکان بەکاری نەهێنی زیانت پێدەگەێنێت. تۆ بۆ چارەسەری سەرئێشە بەکاری دێنی، بەڵام تووشی سەرئێشەیەکی گەورەترت دەکا. زۆر سپاس بۆ دکتۆرە پڕژە پزیشکی دەرمانساز کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی.